بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان لە زنجیرە باسی ڕوونتردا بابەتی ئەم جارەمان وەکو تەواوکەری ئەڵقەی ڕابردوو بابەتی وتاری هەینی و دید و تێڕوانینێکی نوێمان بۆ وتاری هەینی. خۆشەویستان، خوتبەی جومعە گەورەترین کۆڕی جەماوەری ئاینیە. لە سەرتاسەری زەویدا هەموو جومعەیەک، هەموو ڕۆژانێکی هەینی ئەو هەموو هەزارەها خەڵکەی کە کۆ دەبێتەوە، هیچ ئاینێک نییە لەسەر زەویدا، هیچ ئایدۆلۆژیایەک، هیچ حیزبێک، هیچ ڕێکخراوێک کەس نییە لەم سەر زەویێدا بتوانێت ساڵ 12 مانگ هەموو هەفتەیەک لە هەموو گەڕەکێکە، لە هەموو گوندێکە، لە هەموو شارێکە ئەو هەموو هەزارەها خەڵکە کۆ بکاتەوە بەبێ ئەوەی کەس دەعوەتنامەی بۆ چوو بێ، کەس بانکێشت کرابێ، کەس ساری بەدوودا نێردرابێ، کەس مکافەئە کرابێ، کەس غیاب بدرێ، کەس فەسڵ بکرێ، کەس نامبڕاو بکرێ، هیچ نییە. هەمووی تەنها لەبەر ڕەزامەندی خوا و بەجێهێنانی فەسعەو ئیلا ذیکری لای پەروەردگار لە سوورەتی جومعەدا خۆی ئامادە دەکا و ماڵ و مناڵ، کار و کەسابەت، دوکان و بازار، مەزرعە و چێڵگە بەجێ دێڵێ ڕوو دەکاتە ماڵێک لە ماڵەکانی خوا. لەوێ شەرەوە نییە نوێژەکەی ئەنجامدا، ڕۆژان 4 ڕکاتی دەکرد، ئێستا 2 ڕکات دەکات، لە زیاتی ئەو 2 ڕکاتەدا دەنیشێ گوێ لە خوتبەی جومعە دەگرێت. کەواتە هیچ کەسێک لەوانەی هاتوون مەرامێکی دنیاییان نییە و ئەو وتاربێژەش نابێ هیچ مەرامێکی دنیایی بەو خەڵکە هەبێ. ئەوەی قسە دەکا هەر لەبەر خوا بێ، ئەوەی دێ بۆ مزگەوت هەر لەبەر خوا بێ. ئیخلاس و دڵسۆزی لە وتاربێژ و لە گوێگری وتارە هەبێ. بەڕاستی ئەم بەرەکەتەی ئێمە ئەم وتاری جومعەیە ئینسان بیری لێ بکاتەوە، عەزەمەتی ئەم ئیسلامە دەردەخا. هیچ هێزێک نییە لەم سەر زەویەدا، هیچ ئاینێک نییە بتوانێت ئەم هەموو خەڵکە کۆ بکاتەوە. ئاوا نە ساڵێک بێ، نە 2 ساڵ بێ. ئێستا لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە هەزارەها خەڵک زیاتر بەشداری نوێژی جومعە دەکا. ئەم ساڵ لە ساڵی هەشتاکان بە 100 قات زیاتر گەنج ڕوو دەکاتە مزگەوت. ڕۆژ بە ڕۆژ وتاری جومعەمان ئەلحەمدوللا نوێبوونەوەی پێوە دیارە. دەی حەیف نییە ئەم هەلە زێڕینە، ئەم هەموو خەڵکە سیما جوانەی وەکو جەنابتان، ئەو هەموو خوشک و برا بەڕێزە بۆ خوا سوڵحاوە لە ماڵی خۆیان بە گەرما و سەرما. جاری وا هەیە ئەوە تا لە مزگەوت ئێمە لەسەر حەسیرە، جاری وایە خەڵک نوێژ دەکات لە حەوشەی مزگەوتە، گەرما و سەرما بە خەسار نادا، خوشکێکی بەڕێز لەسەر شەقام نوێژ دەکات، مناڵەکانی بەجێهێشتەوە، ماڵی بەجێهێشتەوە. حەیف نییە ئەم وتاری جومعەیە نەقۆزرێتەوە، ئەم هەلە زێڕینە بەکار نەهێنرێ بۆ چەند شتێک. یەکەم بۆ نوێکردنەوەی ئیمان. بەڕێزان، ئیمانیش وەکو جلوبەرگ وایە، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کۆن دەبێ ئیمانیش. جەدیدوا ئیمانەکم، ئیمانەکەتان تازە بکەنەوە. جاری وایە تۆ لە یەک وتاری جومعەدا بەڕاستی شەحنی ئیمانەکەت وەردەگریەوە، بەش 1 هەفتە وەرگرتووە. حەیف نییە وتاری جومعە بۆ ئەوە نەبێ بەخشینی گەشتبینی بە ئامادەبوانی وتارەکە و لابردنی ڕەشبینیان لەسەری کەسێک تروسکایی ئومێدی نەماوە. من زۆر جا دەڵێم ها و نوکتەیەک دەژێڕینەوە، زەردەخەنەیەک دێتە سەر لێوی هەمومان. احتیمالی کەسێک وا بزانێ زەردەخەنە لەسەر زەویدا کۆتایی پێهاتووە، دنیا هەمووی ڕەش بووە، هیچ خۆشیەک نەماوە. بەڵام کاتێک کە سەیری دەکا ئێمە ئەو هەموو خەڵکە بە یەکەوە پێدەکەنین، بە یەک پێ ناکەنین، بەدەم یەکەوە پێدەکەنین، خۆشی دەخینە سەر دەم و لێوی یەکتر، گاڵتەجاڕیش بە کەس ناکەین و تعلیقیش لە کەس نادەین. ئالەم کاتەدا ئەم ئینسانش بۆ زەردەخەنەیە لەوە چێت لەم غەمباری ڕزگاری بێ. حەیف نییە ئینسانێک کە دێتە مزگەوتەوە دڵی پڕ لە خەمە، 2-3 قسەی خۆش نەبیستێ، ئومێدی ڕەحمەتی خوا نەبیستێ. بەڕاستی هەلێکی زێڕینە بۆ تۆخکردنەوەی ڕەوشتە جوانەکان. ئەگەر ڕەوشتێکی جوانمان هەیە لە وتاری جومعەدا دەیبیستین، تۆخی دەکەینەوە لەخوا بەزێ بە ئەم ڕەوشتە جوانە لە منا هەیە. بۆ لابردنی ڕەوشتە خراپەکان هەستم نەکردو ئەم گوناهەم هەیە، خۆوە مامۆستا باسی کردەوە لە منا هەیە، بە خۆماندا دەچینەوە، لای دەبین یان لانی کەمی دەکەینەوە. بەخشینی ئومێد و هیوا بە گوناهکاران و تاوانباران. کەسێک کە ئەوەندەی گوناه کردووە ڕۆچووە و دەزانێت خوا لێی خۆش نابێ. چەند هەلێکی زێڕینە لە وتاری جومعەدا باسی ئەوە بکرێ ڕەحمی خوا لە گوناهەکانی تۆ گەورەترە. گوناهت لە بینی ئەرز و ئاسمانە بێ، هێشتا ڕەحم و بەزێ و لێبوردنی خوا لە گوناهەکەی تۆ گەورەترە. مەویز مەبە لە ڕەحمەتی خوا. ئەم ئینسانە کە لە مزگەوت دەچێتە دەرەوە هەست دەکا ئیتر دنیادا نەخراوە لەسەری، ئەوە مرۆڤەکان نین لێی خۆش بن، ئەوە خوا لێی خۆش دەبێت. هەلیکی زێڕینە وتاری جومعە بکرێ بە ئامۆژگاری بۆ دەسەڵاتدارانی وڵات، پێیان بوترێ شەرم لە خوا بکەن،
دوێنەتان لەبیر بێ وەفادار بن بەرامبەر بەو میلەتە بەرامبەر بە دایکی شەهیدان بەرامبەر بە باوکی جگەر سوتاوان بەرامبەر بە ئەنفالان بەرامبەر بە کیمیا لێدراوان بەرامبەر بە ماڵڕووخاوان بەرامبەر بۆ خەڵکانی ڕۆژی خزمەتیان کردن لە ناو ماڵ و منداڵەکەی خۆیاندا ئەبێ وتاری جومعە ئەمەشی تێدا بێ بە گوێی دەسەڵات و دەسەڵاتداران و بەرپرسانی وڵاتە بڵێت بدرێ بە عەدالەت و دادپەروەری خوا کورسی دەسەڵاتتان ڕاگیر دەکا بە زوڵم و ستەمب و شەق لە کورسی دەسەڵاتداران هەڵدرا بەگوێیان بدا بدەین نەشیان شکێنین تۆڕەبوونیش باش نییە بێحورمەتیش چاک نییە بە زمانێکی نەرم بە حیکمەت بڵێن ئێوە ڕۆڵەی ئەم میلەتەن ئەگەر ڕۆڵەیەکی ساڵح بن لە باوەشتان دەگرین ئەگەر ڕۆڵەیەکی خراپ بن جارجار گوێتان ڕادەکێشین دەتانهێنینەوە سەر ڕێگای ڕاست بەڵێ وتاری جومعە دەبێت بە زمانێکی حەکیمانە و نەرمونیانیانە ڕوود کاتە دەسەڵات و کاربەدەستانی وڵات و بە ئاگام بێنێتەوە لە خەوی غەفڵەت و واگە کاری چاکیشیان کرد ئەگە کاری چاشیشیان کرد دەبێت دەستخۆشیان لێ بکرێ بڵێ ئافرین دەسەڵات ئافرین حکومەت ئەم کارت بەڕاستی کارێکی چاک بوو دەی لەم کارە جوانانە زیاد بکەن واتە وتاری جومعە بەڕێزان نابێ هەر تەنها زەجری دەسەڵات و کاربەدەستان بێ ئەبێ ئەگەر کارە جوانەکانیشیان کرد و کارێکی مەسلحەتی میلەتیشیان کرد بڵین بەخوا کارێکی باشتان کرد دەستان خۆش بێ ئومێدەوارین لەم کارە جوانانە بکەن دەی ئێمەش بزانین لە مینبەرەوە دوعاتان بۆ دەکەین کابرایەک مرورێکی سەرجادەیە کەس سوپاسی ناکات چەند خۆشە لە وتارێکی جومعە دوعایەکی خێری بۆ بکەین ئاسایشێکە ئەو بازگانە وەستاوە سەرما و گەرما بۆ ڕزە جاری وا لە ژیانی خۆی کە تۆ لێ دڵی خۆیان هێزەکانی ئاسایش و پۆلیس پارێزی ئەزانی چەند دڵی پێخۆش دەبێت یەکسەر حەز دەکات بێ بۆ جومعە ئەڵێ مامۆستایەکی ئاینی لە مینبەرەوە منی لەبیر بووە ئەوە زۆر جا بەڕێزان تکایە خوا نەخواستە کەسانێک وا نەزانێت زۆر جا بیستومەتە وەڵام مامۆستا دوعای بۆ ئاسایش کردووە دەی برا ئاسایش کوڕی تۆیە برای منە ئامۆزای ئەو بەڕێزەیە کوڕی ئەو فەقیرەیە ئەیزانی چەند بە حورمەتن لەو بازگۆهینانە کە دایان بینی من ناڵم تیاندانی خراپە لە مەلاشا خراپ هەیە لە مەلاشا خراپ هەیە لە ئاسایشیشا خراپ هەیە لە پۆلیسیشایە لە مروریشایە هەروەکو لە مامۆستای مزگەوتیشا خراپ هەیە پەنجەکانی دەسەمویان وەکو یەکنین بەڵام ئەی ئەمن و ئەمانی ئەم وڵاتە هەر ئاوا لە خۆیەوە پارێزراوە بە بێگومان نەخێر کاتێک کە تۆ لە وتاری جومعەدا دڵی خۆی گەورە ڕەحمیان پێ بکەی بیان پارێزی پێشمەرگەیەک بۆ خۆی با ماڵ و مناڵی دوورە من و تۆ ئەمن و ئەمانمان پارێزراوە ئەولانە شەهید بێ مناڵەکانی بێ باوک بن دەبێت ڕێزی لێ بگری ئەو کاتە چەند دڵی پێخۆش دەبێت ئەویش دەبێتە بەشێک لەم مزگەوتە ئێمە دای نابڕین لە مزگەوت دەیکەین بە ئەندامی مزگەوت حیف نییە و هەلی زیێڕینی وتاری جومعە بۆ ئەمە نەخوازرێتەوە ئەمە پەیوەندی وە نییە بە مۆستای ئاینی لەگەڵ حیزبێکە لەگەڵ دەسەڵاتە لەگەڵ حکومەتە نەبابە حکومەتی ئێمەیە حکومەت دەبێت لە خزمەتی ئیسلامدا بێ حکومەت لە خزمەتی مزگەوتە بێ و مزگەوتیش ڕێگا ڕاستەکە بۆ حکومەت ڕوونکاتەوە وتاری جومعە تەرخان بکرێ بۆ چارەسەری کێشە خێزانیەکان چەند جار لەخوا بەزیاد بێت کەسێک لە مزگەوت چۆتە دەرەوە الحەمدلله لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەی ئاش بۆتەوە خوشکێک بە خۆیدا چۆتەوە کە وەکو پێویست مافی مێردەکەی نەداوە هاندباند بێ وتاری جومعە بۆ پابەندبوون بە یاسا و ڕێنماییەکانی یاسایی زۆر جار ئێمە ئەڵقەزنجیرەم باسم هەبووە لەسەر هاتوچۆ دەیان شۆفێر هەبوو توێتی مامۆستا لەو کاتەوە سوپاس بخوا کەمترین سەرپێچی یاسای هاتوچۆم کردووە کە وتارەکەم بەبیر دێتەوە یەکسەر قەدعەکەم بەبیر دێتەکەوێتەوە نوێ سەرپێچی یاسا ناکەم ڕێز لە مرور دەگرم ڕێز لە پۆلیس دەگرم ڕێز لە قانون دەگرم پەلاماری کەسێک نادەم پەنا دەبم بۆ شکات و یاسا ئەوە وتاری جومعە ئەمانە خەڵکی فێر بین لە جیاتیەوەی هەر لێکەمان لەسەر کێشەیەکی بچووک پەلاماری چەک دەینە دەست یەکتر و چوار عەشیرەت کۆ ببینەوە یەکتر بکوژین ئەی بۆ پەنا نەبەینە بەر پۆلیس پەنا نەبەینە بۆ بەر ئاسایش پەنا نەبەینە بەر دادگا بۆ یەکلایکردنەوەی کێشەکانمان کە سوپاس بخوا گەورە خوێنی تێدا ناڕژێ کە دوای ماوەیەک دەست دەکەینە ملی یەکتر دوای عەسابمان سار دەبێتەوە ئەبێ وتاری جومعە هاندانی خەڵک بێ واز لە فکری عەشیرەتگەری و پەلاماردانی چەکداری و گەلە کۆمەکی لە یەک و هەر کەسێ شتێکی بەدڵ نەبوو پەلاماری تفەنگەکەیدا و ئەوە نابێ ئەبێ وتاری جومعە ئاوا خەڵک وردە دەوڵەتێکی مەدەنی دروستکەین بۆ یەکداییکردنەوەی کێشەکانمان پەنا بۆ شەرع و یاسا بەرین وتاری جومعە پێویستە هاندان بێ بۆ لێبوردەیی بۆ بەیەکەوە ژیان بۆ ڕێزگرتنی ئەفکاری خەڵک ئێمە لە مزگەوتەدا نابێ بڵێن ئەگەر چوویە دەرێت لە مزگەوت ئەوەی نوێژنەکە بوو سەلامی لێ نەکەی نابێ وتاری جومعە بەڕێزان خەڵکی فێریەوەکە ئەگە عەرەخۆرێک دراوسێت بۆ ئامان ئەگە مردیش نەچێسە قەبرەکەی ئەگە کەسێک خوا نەخواستە تووشی لادانی ڕەوشتی بوو لە گەڕەکەکە تا مەزبەتەی لێ بکەن بەربارانی کەن ئەمە ئیشی وتاری هەینی نییە ئیشی وتاری هەینی ئەوەیە ئێمە هەموو بەندەی خوین و هەمومان تووشی گوناه دەبین ئەگەر کەسێکمان کەوت دەستی دەگرین ئەگەر کەسێکمان کەوتە زێرابێکەوە نابێ پاڵی پێوەنین بیخینە زێرابەکەوە ئەبێ هەوڵ دەین دڵسۆزانە بێنین بیشوین جلەکانی بۆ بشوین بۆن خۆشیکەین هەموو مرۆڤێک قابلی هەڵەی هەیە لە گەڕەکێکە با ئێمەی ئەهلی مزگەوت بچین دەستی بگرین پاچی کەینەوە نەک زیاتر پاڵی پێوەنین نەک زیاتر نەفرەتی لێ بکەین ئەمە پەیامی ئێمەیە پەیامی مزگەوت و وتاری جومعە دەبێت ئەمانی تێدا بن
جا دەبێت لە ساڵە ئەمانەی هەموو تێدا بن یعنی ساڵ 12 مانگ وتاری جمعە هەر نابێ باسی بیدعا بێ هەر باسی قەبر و باسی قیامەت و باسی مەلایکەت و نەخێ دەبێت وتاری جمعە لە عەقیدە و بیر و باوەڕەوە تا ڕەوشت و پابەندبوون بە یاسا و بیرخستنەوەی دەسەڵاتداران و هاندان بۆ دادپەروەری و دەستخۆشی لە چاکەکاران و بەزەی هاتنەوە بە گوناهباران و دەرگای ڕەحمەتی خواخستنە سەر پشت بۆ خەڵک ئەمانە باز بکرێ یعنی وتاری جمعە لە ساڵەکە دەبێت منەوعات بێ لە هەموو بابەتێک تێیدا بێ چەند جوانە وتارەکانی هەینیمان بەکاربێنین بۆ زیندووکردنەوەی شعری شاعیرانی کورد ئەو هەموو شعرە جوانەمان هەیە لە کلاسیک و لە نوێ کە کۆپلەیەکی دەخوێنیەوە خەڵک چەنی پێخۆشە ئەم هەموو بەسەرهاتە واقعە جوانەمان هەیە حەیف نییە بمرێ تۆمار نەکرێ باوەڕتان بێ ئەو عەرەب و تورک و فارسانە پیرێژنەیەکیان لە شوێنێکە قاچی هەڵم کتێن و سیویانەتەوە بەسەرهاتی وا هەیە مجەلەدات کتێب بخوێندۆتەوە هەر پێت عیبە بیخوێنیەوە تخواوەکەی بەسەرهاتە ئەم هەموو کوردەی خۆمان ئەم هەموو نەهامەتی لێ بەسەرهاتووە ئەم هەموو خوا ڕزگاری کردووە ئەم هەموو ڕووداوە واقعە ئەو هەمووی پیاوانی ڕازگۆی وەکو جەنابتان بینیویانە ئەو هەموو خوشتەوی لێ بەسەرهاتووە و ڕازگۆیانە دەیجێڕێتەوە جێگەی متمانەیە حەیف نێ لە وتاری جمعە باز نەکرێ بۆیە وتاری هەینی دەبێت جارێشکە نوێبوونەوەی بەسەردابێ بەدید و تێڕوانینێکی نوێەوە ئێمە سەیری بکەین بۆیە ئەگەر بەرهەمی خوتبە کەم بوو ئەو پەنا بەخوا خەتای وتار بێژە یان خەتای خەڵکە کە وەکو پێویست نەچوون بەدەمی وتار بێژەکەوە ئەگە بەڕێستان لە مزگەوتا جەمعێکی زۆر نەبن من هەر قسەم بۆ نایە ئێمە زۆر جاوتمان دەبێت مەمنونی ئەو کەسانی بین کە دادەنیشن لە لامان و قسەیان بۆ دەکەین نەک منەتمان لەسەر خەڵک نییە مەمنونی ئەو کەسانین کە گوێمان بۆ دەگرن بە بەرەکەتی دموچاوی ئەو بەڕێزانەی کە دانیشتون لە مزگەوتا کە ئامادەبووی وتارەکانمانن ئێمەش چوار قسەی جوانمان بۆ دێ نابێ وتار بێژ منەت بەسەر خەڵکا بکە من واتان بۆ دەکەم و من ئەوەندەم نەسیحەتکردن ئیش پاداشتی ئێمە لای ئەڵڵای ئینشاءڵڵە تۆمار کراوە لا نريد منكم جزاء ولا شكورا هیچمان خەڵکینە لە دنیای ئێوە ناوێ حتا تەنانەت سوپاسیشمان ناوێ دوعایەکی خێرمان دەوێت ئەویش لە دڵی خۆتا بەرەو ڕۆژ نامانەوێ لە دڵی خۆتا بڵێ خۆی گەورە ڕەحم بەم فڵان کەسە بکەی ڕاگیراوی بکەی عاقبەتی بەخێر بکەی لەسەر ڕێبازی ئیسلام بەردەوامی کەی لا نەدا نەفرۆشرێ نەکردرێ ئەوە شەیەکی جوانە ئەویش لە دڵی خۆتا لە بینی خۆت و خوادا جۆرەکانی وتاری ئەمڕۆ لە کوردستانە ئەوەندەی کە دیقەتماندا بێ ئەمانن وتارێکمان هەیە وتاری جمعە ساڵ 12 مانگ وتاری بەرگریکارە خیتابی دیفاعیە یعنی مامۆستای وتاربێژ لەگەڵ ڕێزمدا بۆ خۆم بۆ هەموو وتاربێژانی هاوپیشەم ساڵ 12 مانگ خەریکی بەرپەرزدانەوەی ناحەزانی ئیسلامە هەموو جمعەیەک گوێ بگرە ئەوە کاکە لە فڵان تەلەڤیزۆنەوە فڵان کەس وای کوتووە ئەوە لە فڵان جەریدەدا وا کوتراوە ئەوە فڵان ڕۆژنامە ئەوەی بە ئیسلام کوتووە یعنی لە خەتی بەرەنگاریدایە بەردەوام لە خەتی دیفاعایە و گومانی بێدینان ڕەت دەکاتەوە ئەمە ئەگەر جار و باربێ خراب نییە ساڵی جارێک دوو جار بەڵام تۆ هەمیشە هەر لە خەتی دیفاع و ڕوونکردنەوەی نایارانی ئیسلام دابی ئەوە بۆ خۆی نەخشەی نایارانی ئیسلامە زۆر جا دوژمنانی ئیسلام باوەڕتان بێشتی و کۆمەڵەشت باز دەکەن بۆی ئێمەی وتاربێژی جمعە بخەنە داوەکەوە ئەمجا تۆ تووڕە دەبی حەماسە دەگرێ لە کاکەوە تا دوژمنی ئینسانیەتە دوژمنی مافی مرۆڤە دوژمنی ئازادیە ئەو مەلایە ئەوە تیرۆریستە ئەوە دوژمنی حکومەتە بۆ خۆی داوەکەت بۆ دادەنێ و گەنمەکەشت بۆ ڕۆ دەکە و دەنوکیشت پێوە دەگا بۆیە ئێمە زۆر جا دەبێ وریابین زۆر جام بەڕێزانێک دێ مامۆستای فڵان جەریدە نەخوێندووە کاکە من هەفتەیەک لە پێش تۆدا خوێندومەتەوە چیان بە ئیسلام کتووە ئەوە لە سەر پێ سەلەم نەعوذ بالله ئەو بێئەدەبیان کردووە ئەو بۆ لە وتاری جمعە باسی ناکەن کاکە ئەو کەسەی کە نووسێتی خواخواتی تۆ باسی بکەیت ساڵ 12 مانگ ئێمە خەریکی ڕەتدانەوەی بێدینان بین دەیتخوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەورەتر نییە لەوەی بێئەدەبێک ڕۆژنامە فرۆشێک قەڵەم فرۆشێک لە جەریدەکە شتێکی نووسیوە من بێم چل دقە بۆ تۆ باسی گەورەی پێ صلی الله علیه و سلم کەم وەڵا ڕۆژنامە نووسێک وای کوتووە کاکە پێ صلی الله علیه و سلم گەورەیەکەی لای ئێمە لە دڵمانە جێگیر بووە جێگیر تازە بە قەڵەم فرۆشێک و بە نۆکەر و نووسەرێکی نۆکەر نایەتە دەرێ ئەوە تەواو بۆ پێویست ناکە من چل دقە وتاری خۆم بۆ ئەوەی تەرخانکەم ڕەدیەوی بدەمەوە ئەکرێ ساڵی جارێک دوو جار گومانێک بڕەوێنرێتەوە بەڵام هەمیشە لە خەتی دیفاعابی بەردەوام یعنی خەریکی ئەوە بی لەسەر شتێکی بچوو وتارێکی گەورە جارێکی لە خزمەت مامۆستایەکە مەسافەی وتارم نەبوو مامۆستایەکی ناوداریش بوو لە شاری سلێمانیدا مامۆستا وتارەکەی وا تووڕە بوو دەگوت قیامەت هاتووە دەیگوت نیشانە گەورەکانی قیامەت هاتوون سەرەتای وتارەکەی کە چۆن وتارەکە وتم دەبێت چ ڕووی دابێ تی بە چاوی خۆم بینیم لە لای پارچی ئازادیەوە کوڕکچێک دەمیان لە ناو دەمیەکە بوو ئێوە ڕووداوەندە گەورە نییە لەوە چێ دەستگیران بوو بن لەوە چێ ژن و مێرد بوو بن کاکە کوڕکچێک یەکتریان زۆر خۆشویستووە ومێدەوارم ئینشەڵڵا زەواج بن ئەمە پێویست ناکەتەوە لە وتاری جومعەدا ئەوەندە ڕووداوەکە گەورە بکرێت کە قیامەتی کوبڕا هەستاوە و ئەم هەموو کتاوانە گەورە ئەنجام دراوە
ئمە لە سەتان نەوەتی دەبێ عوزر بێنینەوە، ئەو دوانە مەحرەمی یەکترن، دەستگیرانی یەکترن، ژن و مێردی یەکترن، ئەسڵەن نابێت سوئی زەنیان پێبەرین. خۆگە کوڕکچێکی عاشقی یەکتر بن، دوعایان بۆ بکەین یا ڕەبی خوایە ئەم کوڕکچە لەم حرامێتە دەرچن، خوایە بە حەڵاڵی بە نسیبەیەکیانکەی. هەر ئەوەندەمان لەسەرە یەک وتاری جومعە بەو هەموو حەماسەت و تووڕەبوون و دنیا کاول بووە و حکومەت و ئاسایش ڕووی ڕەش بێ کە ناچێت دەمی ئەوانە بگرێ و کاکە پۆلیس بچێت لەو کوڕکچە دامزەبانی من و تۆ بگرێی لێ بکەین، ئەویش مافی ئەوەی نەبچێت لێیدا. ئاسەی دەکەی ئەمە خەتی بەرەنگاریە لەسەر شتێکی بچووک یەک وتاری گەورە دەخڵقەندرێ و ئتر دۆشاو تێکەڵاو دەکرێت، ئەوە هەڵەیە لە وتاری هەینیدا. دووەمیان وتاری چەقبەستوو، یعنی یەک کتێبە دەیان ساڵە دووبارە دەکرێتەوە. لیواڕۆکن مەحموود شید خەتاب کە نووسەرێکی بەناوبانگی ئیسلام و پلەی عەسکەری لیوا بووە، زۆر شتی کتێبی مامۆستانی بەڕێز دەزان کتێبی جوانی نووسیوە. ئەفەمە کابرایەک لەگەڵ مابوو قانونی خوێندبوو، لیوای عەسکەری قانونی بوو، پلەی سەربازی و یاسایی زۆر بەرز بوو، قەت نوێژی نەکردبوو. قەناعەتم پێکرد ئیسلام جوانە و کاکە تۆ وەرە یەک جار وەرە بۆ مزگەوت. بردم بۆ مزگەوت، بردم بۆ مزگەوت و عادەتەن دەڵێ من بۆی کە پاداشتی گەورەم دەستکەوێت دەچمە سەفەکانی پێشەوە زوو دەچمە مزگەوت. کابرای لیواڕوکنی قانونیش لە تەنیش منەوە لەبەر دەمی خەتیبا بووین. مامۆستای وتاری لەشکە سۆسەمین بە وەرەقەکانی پێبوو، وەرەقەکە ئەوەندە کۆن بوو زەرد بوو، بەروارەکەی لەسەر بوو، هی 20 ساڵ لەمەوە بردبووە خوتبەیە، بەروارەکەی بە گەورەی نووسرا بوو. 20 ساڵ لەمەوە پێش مامۆستا هەرەوە خوتبەی خوێن بۆوانە هەموو ساڵە دووبارەی کردبەوە. وەڵا کاتی نەدەرەکتی وەڵای کاکەجان کاتی خۆت بە فیڕۆمەدە دینێک بێ مەلایەک لە 20 ساڵە وتاریش پێ تازە نەکرێتەوە بەخوا بە کەڵک نایە، جارش کە نهاتەوە بۆ مزگەوت. وازی هێنا ئەو وتاری چەقبەستوویە، تۆ ساڵ 12 مانگ ئەم کتێبە دووبارەکەیتەوە. نوکتەیەکی خۆشەی هەر ڕاستەقینەشە لە یەکێ لە گوندەکانی ئەم کوردستانە ڕووی داوە چەند ساڵێک لەمەوبەر، ساڵی نەوەتەکان. مامۆستایەکی بەڕێزی هاوپیشەی خۆمان وتارەکەی دەنووسێتەوە لەسەر وەرەقەوەوانە، هەموو ساڵ دەیخوێنێتەوە. جومعەیەکیان دەڵێ موسڵمانانی بەڕێزی ئەم گوندە بڵاوەی لێ مەکەن دوای جومعە، باوکی مدیر ناحەی فڵان ناحەی دراوسێمان کۆچی دوایی کردووە ئەچین بۆ تەعزیەکەی لە فڵان ناحەیە. خەڵکەکەش بە قسەی مامۆستا دەکەن و کۆمەڵی پیاوی ڕیسپی و گەنجی وەکو جەنابتان کۆ دەبنەوە لە خزمەت مامۆستا دەچن بۆ تەعزیەکە. ساڵی داهاتوو لە هەمان بەروارە مامۆستا هەمان وتار دەخوێنێتەوە. دیسان الله خەڵکینە ڕەحمەتتان لەوێ باوکی مدیر ناحەی عەمری خوای کردووە دوای جومعە دەچین. مامۆستاوە پار عەمری خوای کرد بوو خەڵکەکە. مامۆستاوە پار بوو، وەڵای ڕاست دەکەن ڕۆشم نەکردوێتەوە. دیسانەوە حەوەشی لێ نەقرتاندووە. ئەوە وتاری چەقبەستوویە، یعنی تەنانەت بە کەلیمە لێیلا نەداوەتەوە جارێکیکە. ئەکرێت سودمەند بی هەمان وتاری پار بوو ئەم ساڵیش بە فۆرمێکی نوێتر بە بەسەرهاتێکی نوێتر بە شیکردنەوەیەکی ئاینی جوانتر، بەڵام نەک دەقا و دەق هەمان کەلیمە بخوێنیتەوە. ئێستا زۆر جار کتێبی ئامادەکراو هەیە بۆ نمونە شێخ محەممەد حەسان لە میسر مەجموعات خوتەبی زۆری هەیە، دکتۆر یوسف قەرزاوی لە قەتەر چەندین مجەلەدات من کتێبم هەیە، شێخ فەوزان لە سعودیا، عەبدوڕەحمان سودێس کە ئیمامی مزگەوتی مەککەیە، ئەمەدی مەککەیە، ئەمانە هەموو بە خوتەباتی زۆریان هەیە، خوتبەکانی خۆیان نووسیونەوە، بەڵام بەکەڵ چی ئێرە نایەن، چکو ئێرە کوردستانە، ئێرە نە میسرە، ئێرە نە قەتەرە، نە سعودیەیە، نە ئەردەنە، ئەمانە ئێرە کوردستانە، ژینگەی ئێرە لەگەڵ ئێوە فەرقی هەیە. بۆیە هەڵەیەکی گەورەیە وتارێکی ئەو بێنی زاری وایە وتاریان داوە لەسەر قودس لێرە بیخوێنەوە هەڵایەک دەنێتەوە، ئەوە لێ فەرقی هەیە لەگەڵ ئێرە. بۆیە وتاری سەرکەوتوو نابێت چەقبەستوو بێ، تەقلیدی وڵاتێکیکە بێ، وتاری ئێرە دەبێت کوردی بێ، کوردانە بێ، لەگەڵ ژینگەی کوردستانە کار بکە. ها خورما بێنە کاکە لێرە لە سلێمانی ناڕوێ، لە هەلاولێرە ناڕوێ، دار بەڕۆژ بەرە لە مەدینە ناڕوێ. هەموو ژینگەیەک داری خۆی هەیە، بەری خۆی لە شوێنی خۆیان دەگرێت، وتاری ئاینیش لە شوێنی خۆیان بەرهەم دەدا کە بە زمانی میلەتەکە خۆی و بۆ نەتەوەکەی خۆی بێ. بۆ شارەکەی خۆت ئێستا معقول نییە مامۆستایە بچی بەڕێز بێ لە وتاری جومعەدا نیو سعات 40 دەقە باسی زەکاتی حوشتر بۆ جەنابتان بکە، تۆ نەحوشترت هەیە، نەحوشترەوانی نەمڕ و ماڵاتت هەیە، ئەتر زەکاتی حوشتر چ سوودێک بۆ خەڵکە دەگەیەنێ؟ ئەوە کابراک دەبێت لە بیابانێکی عەرەبستانە زەکاتی حوشتری بۆ باز بکرێ. خۆمە شەرعە ڕاستە لە کتێبە فیقهیەکانیشدا هەیە، بەڵام ئایا لە شارێکی وەکو هەولێر سلێمانی دووهۆ کا باسی زەکاتی حوشتر بۆ خەڵک بکەی بەس کات بە فیڕۆدانە یان نا؟ بەس کات بە فیڕۆدانە، خەڵک پێویستی بەوە نییە. لە گوندێکە مامۆستایەکی بەڕێز کاتی هان لە بادینان و ئەوانە مەساج و شش سوتاگە لە بیرتان بێت 2-3-4 ساڵ بوو لەمەوبەر، مامۆستای لە گوندێکی دوورە دەستە
کە فەقیرە ئاویان نییە باسی مەساجی کرد بوو مەساجانە دەبێت بسووتیان درۆوانە کوتی کابرای لە وتای ژماگە کوڕی مامۆستا وەڵای 2 مانگە خۆم نەشتووە مەساجی چی من هەر نازانم ساجم بیستوە بەس مەساجم هەر نەبیستووە یەک وتاری جمعی تۆ لەسەر مەساجە من 2 مانگە لەبەر بێئاوی هەر خۆشم نەشتووە شێ مەساجمان دەکات لەبەرەوە لە دێیەکە باسی مەساج و نادی کە تێیدا نییە کە خەڵک هەر نازانێت چ باسە ئەو وتاری شارێکی گەورەیە کە ئەو بابەتەی تێدا بێ وتاری ئەم جمعە بۆ جمعەیەکتر ئەم گەڕەکە بەڕێزان بۆ گەڕێکێکتر فەرقی هەیە دانیشتوانی ئەم شوێنە وعی ڕۆشنبیری و گەنجی و پیریان لەگەڵ خەڵکی شوێنی کەدا فەرقی هەیە لە زەمانێکە بۆ زەمانێکیکە دەبێت تێکەڵاو نەکرێن ئەو وتارانی کە ئامادە کراون ئێستا کۆمەڵە وتاری کوردیمان هەیە ئامادەکراون بە پێی ساڵەکان جارێک مامۆستایەکی بەڕێز بۆ نمونە لە مانگی ڕەمەزانە وتارەکە کەوت بۆ باسی نوێژەبارانەوە خەڵک لەسەر خەلە و خەرمانە نیسکوونۆکی وا لەبەر نێ و شەنوکەوی دەکا و دروێنەی کردووە مامۆستا وتارەکەی باسی نوێژەبارانە بوو پڕ بەدڵ دوعای دەکە خوا بارانی ڕەحمەتان بۆ بارێنی خەڵکەکە بەنابەدڵیەوە بەدزیەوەدان و ئامین ئەگە ببارێ لەو کاتی خەلە و خەرمانەیە ماڵوێران دەبن دوای وتی مامۆستا بۆ باسی نوێژەبارانت کرد خۆ بۆ پاییزێ بووتی وەڵای خوتبەکەی ئەمڕۆ باسی ئەوەی بوو نەدەکرانی خوێنمەوە ئەمە وتاری چەق بەستوویە ئەم چەقە دەبێت لابەی ئەوەندە پابند نەبی بە کتێبەوە پابندبی بە زەمانەوە پابندبی بە زەمینی خۆتەوە سێم وتاری عاتیفی وتاری عاتیفی ئەو وتارەیە لە سعاتێکە خەڵک گەرمکە بۆ نمونە وڵەن نادیەک لەم گەڕەکەدا خەڵکی نە دوای جومعە با بڕۆین بیر و خوێنین بەڵام بیرمان لەوە نەکردوێتەوە ئەگە کابرای نادی سیلاحی پێ بوو دەستڕێژێکی بەناو ئەو خەڵکەدا کرد و 2 کەس کوژرا ئایا خوا نەخواستە خوێن ڕشتن گوناحەکەی گەورەتریان عەرە خواردنەوە ئەگەر ئاژاوەیەک ڕوویدا و خەڵک دواتر بوونە 2 تاقم و پەلاماری یەکیاندا ئێمە مزگەوتمان کردە شوێنی برایەتی یان کردمانە شوێنی دوژمنایەتی بۆیە وتاری عاتیفیش هەڵەیە وە خەڵکی نەبا بڕۆین بچینە سەر ئەو نادیە بیسووتێنین با بچینە سەر ئەو بارەگای مەقەڕە بیسووتێنین ئەوە وتاری جومعە دەبێت زۆر لەوانە بە دوور بێ نابێ عاتیفەی خەڵک بجوڵێنێ حماسی خەڵک بجوڵێنێ چونکە بڕواتان بێ لە دوای سعاتێک خەڵک پەشیمانە لەوە 1 سعات حماسەتی گەرمە بەڵام لە دواییدا دەبێت تۆ بیر کەیوانێ ئەی ئەو سلبیاتانەی لەمە دەکەونەوە چ کارە ساتێکی گەورەی لێ دەقەومێ ئەی چەند کەس دەگیرێ دوای چۆن ڕمێ دەرگای مزگەوت داخرێ دوای خەڵک نەوێرێ بێ بۆ مزگەوت دوای مامۆستا لە وتار لا دەدرێ دوای وتاربێژێکی نەشیا و دێنە شوێنەکەی ئەم هەموو سلبیاتە لەسەرەوەی لە یەک وتارە مامۆستا حماسەتی بەرز بووەتەوە ئەوە غەڵەتێکی گەورە ڕوودەدا بۆیە وتاری عاتیفیش کە کاریگەری سعاتێکی هەیە هەڵەیە بۆی ئێمە زۆر جاڵن بەخوا مامۆستا فڵان کەس چاو نەترس بوو دای چی کرد ئەوە لە سیستمی وتاری ئاینی باش تێ نەگەیشتووە چونکە حماسەتی خەڵکی بۆ سعاتێک بەرز کردوێتەوە بەڵام دواتر شیر کە ئاگرەکەت لەژێر لابرد مستێکی پشکۆلی لێ دەمێنێتەوە کە هەڵیش دەچێت دنیایەک وێران دەکات حماسەت و عاتیفە وەکو شیری هەڵچوو وایە کە گڕەکەت لەژێر لابرد مستەکەی بۆ خۆی دەمێنێتەوە هەر ئەسڵەکەی خۆی دەردەکەوێت کە هیچ نییە بوونێکی ئەوتۆی نییە ئەوەی تری شیری هەڵخفاو بووە کە هەر بڵق و ئەوانە بووە چوارەم وتاری مەرگ دۆستانە ساڵ 12 مانگ باسی مردن و باسی قیامەت و باسی دەستخستنی شەهیدی و گوێنەدان بەم دنیایە و دنیا نەویستی و پارە هیچ نییە و ماڵی دنیا هیچ نییە کەمتر کارکردن لەسەر ئاەتە پیرۆزەکانی ڕەبەنا ئاتینا فی الدنیا حەسەنە ئەمجا وفی الآخرەتی حەسەنە شینەکردنەوەی ئاەتی وەلا تەنسە نەصیبەکە من الدنیا ئەی موسڵمان تۆ هەر قیامەتت نەوێ بەشی خۆت لەم دنیا لەبیر مەکە خوا ئەم هەموو زێڕ و دینار و دۆلار و نەوت و کانزای سەرزەویەی بۆ تۆی موسڵمان داناوە دەلی سودمەند بە دەبا ژیانت خۆش بێ واستعمركم فيها ئەم زەویە دەبێت تۆ ئاوەدانی کەیەوە نابێ خانوەکانت هەر ڕازی بی بڵێ موسڵمان کوڕە پیانزە سەلەم لە چاڵە عەرزەکەی کۆڵی بوو من نابێت لە خانوویەکە بم بەردی حەلان و کاشی بێ نەخێ واستعمركم فيها ئەو زەمانە بوو ئێستا ئەم زەمانەیە ئەمە دین نییە تۆ ئاوەدانی کەوە ئەبێ کاتێک کە شەقامێکی نوێ دەبینین کە باڵەخانەیەکی بەرز دەبینین کە بیشەڵا بەشی هەژارانیشی تێدا بکرێ بڵین دەستی ئەو کەسە خۆش بێ کە ئەم باڵەخانە جوانەی کردووە کە ئەم بازاڕە هاوچەرخەی کردوێتەوە کە ئەم کۆمپانیا و شەریکەی داناوە کە ئەم بازاڕەی بوژاندوێتەوە چەند خەڵک کەسابەتی لێ دەکات نەڵێن کوڕە بەخوا ئەمە لەگەڵ دینداریان ناگونجێ کوڕە دنیا هیچ نییە پێچی مێزەرێکە واستعمركم فيها خوا دەفەرمێ دنیا بە زۆر وەرگرن ئەوەی دنیای نەبێت دینی ضعیفە مەلا بێ یان شێخ بێ یان خەلیفە ئەوەی دنیای نەبێ هەر لە دینیش حاڵی نەبووە ئەم دووتاری مەرگ دۆستانە باش نییە ئێمە داوامان لێکراوە ئەم ئیسلامە فێرمان دەکا ئەن نەحیا فی سەبیل الله پێش بخەین بەسەر ئەن نەموتە فی سەبیل الله هەمومان دەتوانین لە پێناوی خوادا بمرین هەر ئەوە دوگمەیەک لە خۆت بەستەوە خۆت بتەقێنەوە بە هەموو کەس دەکرێت بەڵام چەند گرانە لە پێناوی خوادا بژی
ئەویان گرانە مردن لە پێناوی خوادا بە زۆر کەس دەکرێت بەڵام ژیان لە پێناوی خوادا بە هەموو پاڵەوانێک ناکرێت بژین لە پێناوی خوادا سەرزەوی ئاوادانکەین گوڵ بچێنین بۆنی خۆش بەسەر یەکا بڵاوکەینەوە نەک بۆنی بارود بۆیە ئەو وتارانەی مەرگ دۆستن دائمە حەزکردن بە مردن بە گریان بە لە خۆدان ئەوانە وتارێکن لەگەڵ سیستمی ئەم ئیسلامە ڕاستەقینە یەک ناگرنەوە ئەکرێت ساڵی یەک دوو جار باسی مەوعیزەی مردن بکەین بەڵام مردنێک کە نامان لە دنیامان دەست ناشووە مردنێک هانمان دەدا کە بە جوانی بژین بۆ ئەوەی بە جوانی بمرین مردنێک بە سەربەرزی بژین بۆ ئەوەی بە سەربەرزی بمرین مردنێک ژیانێکی پاک و خاوێنمان هەبێ بۆ ئەوەی بە پاک و خاوێنی بمرین ئەوامان فێرکە نەک مردن وامان لێ بکە کە چوینەوە ماڵەوە دەستەوەژن و دانیشین پەشیمان بین لەو کار و کەسا بەدەشکە کردومانە یان وامان لێ بکە خەڵکینە شەهیدی چەند خۆشە یەک لەحزەکە ڕۆح دەرچوو 72 حۆری باوەشت بۆ دەگرنەوە گەنجێک بڕوا بێتە تیرۆریستێک و بە ناوی ئیسلامەوە ڕیش بێڵێتەوە خۆی بتەقێنێتەوە ئەوە خەتەرێکی گەورەیە ئەبێ ئێمە وتاری هەینی خەڵک فێرکە ئەن نەحیا فی سەبیل الله بژین لە پێناوی خوادا ژیان خۆشەویستکەین لای خەڵک مردن قێزەونکەین مردن کاتی خۆی دیاری کراوە ئێمە دەستکاری نەکەین ئەو مردنە کاتی خۆی ئەڵڵا دیاری کردووە من و تۆ دەست پێشکاری نەکەی من تۆ بکوژم تۆ من بکوژی ئەوە دەستکاریکردنی کاری خوایە و غەزەبی خوای لەسەرە لێگەڕین هەر کەسە لە ئەجەلی خۆیان بمرێکە خوا بۆی دیاری کردووە بەڵام ئێمە لە ژیانە یەکترمان خۆش بوێ هەوڵ بدەین ژیان دۆست بین کۆتایی قسەکان وتارەکەی ئەم شەومان لەم بابەتەدا ئەوەیە ئایا وتاری هەینی کورد بێ باشەیان درێژ حەدی متەوەسط بێ وتارێک دەدەقە بێ حتا بڵێ بەڕاستی هەرەوە وتار نییە قەتتان بینیوە بەڕێزان مامۆستایەک بچێتە پۆلەوە بە دەدەقە لە دەرسەکەی بێتەوە قەتتان بیستۆیەوە قەتتان بیستۆ مامۆستایەک بچێتە دەرسەوە بە 20 دقە وانەکەی بڵێتەوە هەل لە ئیبتیداییەوە حتا دەچێتە زانکۆشتی وانە وتار ئەوێ بەلانی کەمەوە نیو سعات بۆ 40 دقە بێ ئەم جارەکانە سەروبەری هەیە ئەم جا گوێگر دەزانێت حتا مناڵە کە دەچێت ئیبتیدایی بەڕێزان مامۆستانی بەڕێز قەتتان بیستووە مامۆستا دەدەقە دەرس بڵێتەوە بڕاتە دەرەوە نەخێر بەڵام دەترێت کاتەکان چی بکەین نوکتەیەکی خۆش تێدا بجێڕینەوە زەردەخەنەیەکی تێدا بێ بەسەرهاتێکی تێدا بێ شعری شاعیرێکی تێدا بێ ئەمانەوە دەکات جەنابەت خەوت نەیە ڕاستەگە من نیو سعات 40 دقە بەس تەفسیری قورئان بۆ تۆ بکەم نیوەت ئاگا لێ نییە ئەگە هەر حەدیث بێ ئاگا لێ نییە بەڵام ئەگە هەمە ڕەنگ بێ تۆ جار بۆ جار شەحن دەبیەوە جار بۆ جار بە ئاگا دەیتەوە مامۆستایەکی بەڕێزمان هەبوو ناوی نەهێنم باشە لە سلێمانی لە مەکتەبەیەک بووین ئەو منی باش نەدەناسی بەڵام باسی ئەوەی کردی لەسەر وتاری دوور و درێژ و کورد وتی من قەت پابەند نیم بە ئەوقافەوە کە دە دقە و 20 دقە وتار بخوێنەوە وتی من 40 دقەی خۆم وتاری خۆم هەر دەخوێنمەوە قسەکەشی شەرعیە ئەڵێ سەفەری جومعەی لەسەر نییە کابرا کاکە فڵان کەس سەفەریە دەیکە سەفەرێ بە هەر نایە بۆ جومعە خوا نوێژی جومعەی لەسەر موسافیر لا بردووە ئەڵێ خەڵکی نەخۆشی تێدا دەی کاکە نەخۆش هەر با جومعەی لەسەر نییە بۆ دێ بۆ جومعە وتی کابرایەک و مام حاجیەک بوو لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان و مام حاجیەکان مامۆستا بۆ خوا وتارەکان درێژن جای وایە خەریکە خۆ تەڕ دەکەم میزم بۆ ڕاناوەستێ وتی ڕۆژێکیان تاقیم کردەوە شەوێک دو سێ پیاوە بەڕێز و گەنجی وەکو ئەم گەنجە باشانی مزگەوت چوین بۆ ماڵی مام حاجی گەڕەکەکەمان وتی سەعاتم ڕاگرت 2 ساعت و نیو دانیشتین مام حاجی چامان خواردەوە شەربەتمان خوارد شوتیمان خوارد مام حاجی نەچوو بۆ سەراو لە ئێوارەشە لەگەڵ ئێمە ئاو و شەربەت و چاو و شوتی دەخوا کاستان کتم مام حاجیەزانی بۆ چیاتم وتی وەڵا قوربان کچم نێفتان دەمێ بە سوحبەتەوە کوڕم نێشتنی بۆ بێن و خۆم و پیرێژم باین کتم وەڵاهی هاتم بزام داخۆت چەند سەعات ناسی بۆ سەراو 2 ساعت و نیوە دەمت دەژوڵێ و شلەمەنی دەخۆیتەوە عیبن نێو خۆشت تەڕ نەکردووە ئەو بۆ لە مزگەوتی بۆ 40 دقەی من دەی مامۆستا وەڵا خۆم تەڕ دەکەم وتارەکە درێژە والله مامۆستا نازانم بۆ لە مزگەوتی بە ئیشی شەیتان بێ کتم بابە بەهانە دەگری ئیشی شەیتان چیەکە لە مزگەوتە ئەی بۆ لە ماڵی توانێ شەیتان لە ماڵی تۆ دەوری نەبێت چۆن لە مزگەوتا دەوری هەیە ئەوە بەهانە بە من دەگری دەتەوە وتارەکە کورد بێ زۆر ڕاکەیتەوە بەلای حاجیژن بە سوحبەتەوە دەبێت ئەوە وتاری جومعەژەگەر نەخۆشی کاکە هەرمەیە ئەگە ئازارت هەیە درەنگ وەرە چرکە میزەتە با خۆت بەدەست پێ بکات لە حیوانی مزگەوتە ئەوە لەسەر حەوزەکە نوێش بە دوو جار بشە دەست نوێژ تازەکەوە کورە هەرمەیە بۆ جومعە خوا عوزری دانەوە سەفەری و بە پەلەی و دەڵێی لەسەر سەفەرم ئەو ڕۆژە جومعە لەسەر نییە ئەمانە خوای پەروەردگار وای دانا ئافرەتە بەڕێزە لە ماڵەوە منداڵەکانی میوانەکەی چێشتەکەی دەسووتێ خوا جومعەی لەسەر لا بردووە ئەمانە خوای پەروەردگار فەرموویەتی مەیان بۆ جومعە ئەگەر هاتی بۆ جومعە خۆت تەرخان کرد هاتووی بۆ دەرسێک بۆ محاضەرەیەک بە تەواوی مەعنا تێبگە لە دەرسەکە ئەمجا بڕۆ بۆ ماڵەوە خوای گەورە جومعە لە هەموو لایەکمان قبوڵ کە وتارەکانمان لێ قبوڵ کە بیبیستین و کاری پێ بکەین و زەخیرە و توێشووی دنیا و قیامەتمان بێ ژیانمان خۆشکە قیامەتمان ئاوەدانکە وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين